بەناوی خۆی گەورە و میێرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویستەکەمەوە و بە داوای لێبوردنی شۆک و پێشتریش پێم وتبوون دووشەمە و سێشەمە بەهۆی ئەوەی یاری نێودەوڵەتی هەڵبژاردەکانەوە بابەتێکمان نابێت کە تێدا بۆ جۆرە خزمەتی بینەرانمان بکەین پێشتریش پێم وتون و جارێکی تریش دووپات یەکەمەوانێ ئێمە نامانێ یعنی بۆ نمونە هەر دەرکەوین و هەر بەرنامە بکەین بە بێوەی خزمەتێ بە بینەر ببەخشین بەڵکو گرنگە و کاتانەی کە دەردەکەوی یا ئەو گنی و کاژمێری کە پێکەوە گفتوگۆ دەکەین و کە پێکەوە قسە دەکەین بتوانین پێکەوە خزمەتێ بکەین و خزمەتێ پێشکەش بکەین ئەمە لایەنە بە سوودەکە بێ بۆیە لە یاری وەستانە نێودوڵەتەکان ئێمە وەستانێک کشمانە بێ لەوەی کە ڕۆژانی دووشەمە و سێشەمە بە پێی زەروریەت بەرنامەی تیاکەین و ئەگەر تەوەرێک یا بابەتێکی گرنگ نەبوو کە قسەی لەسەرکەین ئەوە ئەوەستین و بەرنامەمان نابێت ئەمڕۆ هاوشێوەی ڕۆژی یەکشەمە کە بە هەمان شێوە لەسەر عێراق قسەمان کرد ئەمڕۆژ هەوڵ دەدەم تەشکیزی تاو بخەینە سەر عێراق و تێبینیەکانمان بڵین لەسەروی عێراق شێوی ڕابردوو بەرامبەر بە سعودیا چی ئەنجامدا و چی هۆکار بوو بۆی کە عێراق نەتوانێت بلیتیشی ڕاستەوخۆ بۆ مۆندیال ببڕێ و هەروەها باسکردن لە پاشکۆ لەوەی کە زۆرێک لە هاوڕیان لە پاشکۆ دەپرسن ئایا ئەم ڕێگەیە قورسە ئایا ئەم ڕێگەیە ئاسانە ئایا ئەوەش بە تەفاسی لەسەری دوین لە بەشێکی تر یا باس لە ئەو قۆناغاکەی بزانین ئەو قۆناغە بالفعل ئەو نەقورسە ئەو قۆناغاونە یەکلاکەرەوە کە من پێم وایە لەو قۆناغەدا عێراق گەورەترین ڕوبەڕبوونەوەی تێپەڕاندنی ئیماراتە بە تێپەڕاندنی ئیمارات یعنی عێراق ئەو دویاری ئیمارات بتوانێت بێتەوە یا بە چوارخاڵ لەگەڵ ئیماراتە دەرچێ هەم بۆ ڕیزبەندی فیفا بۆ ڕیزبەندی گیانەکەی ئیسفادەی لێکا بۆ قۆناغی کۆتایی پاڵاوتن و هەمیش یعنی تیپەکە خاتە بارودۆخێکی زۆر زۆر باشەوە بەڵام ئێمە سەرەتا لە دیۆ دەست پێکەین عێراق شەوی ڕابردوو چی کرد بەرامبەر سعودیە بۆ نەدۆڕا زۆرێک لە هاوڕێیان قسەیان کردو بەڵام بێگومان کۆمەڵی قسە ماوە کە بکرێت کە زەرورەتی قسەکردنە و دەبێت قسەی لەسەر بکەین جا من هەر دوێنێ لەگەڵ دوو هاوڕێیان مناقەشەمان کرد باس لەوە بوو کە عێراق ئەم ئارنۆڵدەی کردو بە ڕایەنەر بۆ هەر کاساس مدەڕی بووە و کاساس ینی ئەیتوانی عێراق بە دۆخێکی باشتر بەرێ و ئەم واقعاتە تاوان ئێمە کەسمان لاریمان لەوەی نییە کە کاساس ماوەی ڕابردوو گۆڕانکاریی گەورەی کرد لە تۆپی پێ عێراقا کۆمەڵێ شتی زۆر گرنگی لە عێراقا نەیەش بۆ نمونە زەقبوونەوەی ئەم ناوی شیع و سونەیە لە عێراقا زەقبوونەوەی عەرەب و کورد لە عێراقا زەقبوونەوەی مەسیحی و ئەمە لایەنێکی دیکە لە عێراقا خۆی یعنی ئەمانە کۆمەڵە کاری زۆر زۆر باش بوون بۆ کاساس کە لە عێراقا کردی وەجیگە لەوەش بە دەزێنانی جامی کەنداوەکە کارێکی باش بوو بەڵام ئێمە نابێت لەم ڕاستیێژ ڕاکەین سەبەبی ڕئیسی هاتنی عێراق بۆم قۆناغی پاشکۆیە سەبەبی ڕئیسی بۆ گەیشتنی عێراق بەم قۆناغی پاشکۆیە ئەم تەنگەشەی کە عێراقی تێگە و کاسازەوە کار بوو خیسۆس کاسازەوە کار بوو بۆی کە عێراق بێتەم جێژاوە یعنی عێراق لە دوو ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ کۆیتە نەیتوانی براوە بێ عێراق لەگەڵ کاساسا لە یاری ئەردەنی ناو بەسڕیان نەیتوانی براوە بێ عێراق یاری فەڵەستینی دۆڕان کە لە مەلعەبێکی محایدا بوو لە مەلعەبێکا بوو مەلعەبی هیچیان نەبوو عێراق و یاریەشی دۆڕان تۆ بەس حسێب بکە ئەگەر لەم چوار یاری کە من بۆ دیاریەکەم لە سێ یاریان کە یەکسانبوونی هێناوە دوانیان بەرامبەر کوێت و هیچیان بەرامبەر ئەردەن بۆ لە یاری فەڵەستینە کە دۆڕاندنی هێناوە ئەنجامی دوو یاری لەمانە پێچەوانە بۆ عێراقی چەک بوو لەو تیپانەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەگەیشتە مۆندیال لە بری ئەردەن بۆیە ئەم دۆخە کە هاتووە هەمووی پەیوەندی پێوتیەوە نییە کەس بە پاکانە لی دەربچێ کەس بۆی کە کارێکی نەکرد بێ ئەگنا ئێمە کارەکانی کاساسمان لەبەر چاوەکە کردێتی بەڵام لەگەڵیشی ئەم تەزیقی کە عێراق تووشی بووە بەم جۆرە هاتووە ئەمە حەزم کردەوە مناقەشەی خۆمان کە هاوڕێیانە شەوی ڕابردوو کردمان بۆیەوەشی باس بکەمانێ لەوەی کەم دۆخە چۆن گەیشتۆ بێرە ئەم دۆخە یەکێک لە سەبەبەکانی کاساس بۆ لەوەی گەیشتۆ بێرە بەڵام بۆ عێراق نەیتوانی لە سعودیە بێرێتەوە یا با بزانین ڕۆڵی ڕایەنە ڕۆڵی یاریزانەکان چی بوو طبعاً زۆر ئاوڕێ گلەیی لەم یاریزانەکە ئەم گلەی هەیە لەوەی ئەم یاری کردە ئەم گلەیی هەیە لەوەی ئەو یاری کردە ئەم گلەیی ئەم بۆ نەگوازە ئەم بۆ یاری نەکرد طبعاً هەموو ئەم گلەیانە کاتێک تۆ نەوتوانی یامانجەکەت پێکی جێگەی خۆیەگرێت بەڵام کاتێک تۆ دەیبیتەوانێ هەموو شتەکانە پەردەپۆشە بێەوە هەمیشە وتومانە بردنەوە کەلێن و هەڵەکان هەمووی بۆ داپۆشێ و هەمووی بیرەباتەوە بۆ
لەبەری لە کۆتاییە لە تۆپی پێە بەس ئەنجام گرنگە بردنەوە هەڵەکانت بۆ داپۆشێ. ئێمۆرزی ڕابردوش بۆ بەرشەلۆنە ژەمان قسەمان کردەوە تومانە ئەوەی کە باشی بەرشەلۆنەیە ئەوە نی هێڵی بەرگریەکەی باش بێت نەخێ بەرشەلۆنە هێڵی هێرشبردنەکەی زۆر تۆقێنەرە هێزی هێڵی هێرشبردن هەڵەکان و کەم و کورتەکانی هێڵی بەرگری بەرشۆنەی داپۆشیەوە چونکە لە کۆتایی تۆپی پێیا بەزەنجام گرنگە ئاستووە ئەسڵی نییە شتە بۆ چەند کەستان وەرزی ڕابردوو باسی کلێنی هێڵی بەرگری بەرشەلۆنەتان کردووە چەند کەس توودانە بەرگریکارەکانی بەرشۆنە خراپن هەڵە زۆرەکەن نا کەمترین قسە لە سەرمەکراوە بۆ لەبەری بەرشۆنە لە یاریەکەی بردوێتی و بەهێزی هێڵی هێرشبردنی جامن بۆیە بەرشۆنە جوانترین نمونەیە بۆ مەکە قسەی لەسەرکەی بۆیە ناوێنم بەڵام وەرزی ئەمساڵ کاتێ بینین فەراغی لە هێڵی هێرشبردنا دروست بووە کاتێ بینین هێرشبەرەکان و پێویست ناتوان ناوشەی وەرزی ڕابردوو گۆڵ تۆمارکردن ئەبینین هەڵەکانی بەرگریش لەگەڵ یان ناوکە خۆی بەردامە ئێستا شتەکان زیاتر بە دیارەکەی بۆ لەبەروی تۆ لە کۆتاییان نەو بردۆتەوانێ چونکە ئەنجامەکە هەموو هەڵسەنگاندێکت بووەکە یعنی من تێنەگەیشتم لەوەی چۆن ڕاهێنەرێک دێت لە لەحظاتێکی حەسمە لە پاڵاوانەتیشی حەسمە دێت تەشکیلی ئەساسی یاری ڕابردوو بەرامبەر بە ئیندۆنوسیا دوو یاریزان لە پێگاتی سەرەکی یاری پێکا کاوانیژەرێکە لە ببورن بە شار ڕەسەن شێرکۆکەریم بوون تۆ ئەبێت پێشتر هەڵسەنگانی تاوە دواسێ یاریزانانە کرد بێ و تاو لە یاریزانانە و کۆڵی بێتوانێ و تەواو دڵنیا بووی لەوەی ئەم دوە ئەم یاریزانە ئاسی بەرز پێشکەشەکەن ئەنجە تۆ دەی لە پێگاتی سەرەکی یاریان پێکەی وەکو لە پێگاتی سەرەکی شاریت پێکردن یعنی تۆ 45 خولەک دەرفەتت داوە بە شێرکۆکەریم لە کاتێکا گێمی یەکەمی یاری ئۆندەنووسیا سوورزانی و تەلەوەی ئەندەنووسیا تیپێکی توانە جەستەیە خۆت هیچ هەوڵێکت نایە بۆ پێشەوانێ تەنها گێمی دۆم هەوڵت داوە ئەنجامی یارەکە لە سوودی خۆ کۆتایی پێبێنی تۆ شێرکۆکەریم لە دیوی هێرشبردنە یاری پێەکەی ئەمە ناتوانێت خزمەتت کە باش لاریمان نییە لەمە باشە وتمان شێرکۆکەریم خراپ بوو بە شارڕەسەن خراپ بوو بەڵام ئایا ئەمە وە گەینێ کە تۆ لە یاری دووەمان لە تەواوی پێگاتەکە و دووری خەیتەوە لە ناو هاندەران وە سەیری یارەکە بکەن تۆ چۆن ئەم هەڵبژاردنت کردووە لە یاری یەکەم ئەم دوانت کردووە پێگاتی سەرکی ئێستا لە یاری دۆمی خیتە ناو هاندەرانەوە کە 3 ڕۆژ دوای ئەمام یارەکە کراوە پاراسی ئەمە مای سەر لێ شێوان و سەرسوڕمانە تۆ بە چ قەرارێک ئەمانت سەرەکی کرد ئەسام قەرارە چی بوو یەکسەر ڕاستە خۆی لێ کردیەمانە لە پێگاتە دوور بخەیتەوە ئەمە شتێکی زۆر زۆر نام و نەگونجاوە ئەمە خاڵێک باوەز لەوە بێنین ئێمە هەمومان دەزانین لە زۆر یاریە یاریزان هەیە پێکراوە باشە بەڵام ئەم یاریزانە عەزمێکی تایبەتیە تۆ زانیت کە سعودیە لە بەرامبەرەوەی کە عێراق تیپێکە لە تۆپی بەرزە بە تایبەتی لە تۆپی وەستا و ڕۆڵێکی باشیە بەچی بە پاڵپشتی یاریزان ئەیمەن حسێن وازەحە لە یاموتە ئەیمەن حسێن هیچێکە لە یاریزانە ناوازانەی کە لە لێدانە سەرەکانە یاریزانێکی پێرفێکت و ناوازێ چووە بۆم دوو یاریە بە حکمی ئەندەنووسیاش بامان جۆرە ڕایەنەری تۆپۆستاوەکانی ئەرسناڵیە ناوە لەگەڵ تیپەکەیە کار بکە بەس بۆم دوو یاریە کەواتە سوورە زانیە سعودی حساباتی ئەمەی بۆ کردووی بۆ ئەیمەن حسێن با پێکانیش بێ ئەیهێنمە ناو پێگاتەکە خۆتۆ پێگاتەکە 13 یاریزانە لەسەر کورسیە دەگە 14 یاریزان لەسەر کورسیە دەگە سوور دڵنیا بووی لەوەی هەنێکیان هەر یاری پێناکەی بەڵام قووەت و ناوی ئەیمەن حسێن ناوێکی دیارە ینی بەعالە لەقل لەسەر کورسیە دەگەکە بووە زۆر هاوڕێباسیەوەکەن ئەڵێن ئەیمەن حسێن بەخوا زار زیانی بۆ عێراق و هەر خویاریزانێکی خۆ کاکە ئەمە بێ ئەیمەن حسێنیە عێراق لە کۆمەڵە یاریە من ئەیمەن حسێن لێ ناکەم بە یاریزانێکی سوپەر نازانم ئەیمەن حسێن یاریزانێکی زۆر ئەتیادیە بەڵام یاریزانێکە لە تۆپە وەستاوەکان و لە تۆپە بەرزاکانە یاریزانێکی زۆر باشە بە حکمی باڵاکەی و بە حکمی جسمەکەی و بە حکمی ئەو ئەزمونەی کە هەیەی لە تۆپی بەرزاییکێکە لە یاریزانە باشەکان بەوەش پێ و ناڵێم زۆر باشە تەنها پێتەڵەمیشێکە لە یاریزانە باشەکان واتە کاتێک تۆ ناتوانانی بە کۆی گشتی یاری گۆڵ تۆمارکەی و یاریزانێکیش نییە لەوەی لە لێدانەکان لە دەروی ناوچەی سزات جێبەجێ بکە و یاریزانێکت نییە بتوانێت بە تۆپ بچێتە ناو جەزای تیپی ڕکابەر و گۆڵت بۆ تۆمارکە لەم کاتەتا حاڵەتێکی دیکەیە بۆ گۆڵ تۆمارکردنەوەیش بەرزکردنەوەی تۆپەکانەکە بینیتان عەلی جاسم لەگەڵ بەشداریکردنی دووسێ تۆپی بەرزکردەوە بۆ ناو ناوچەی سزا بەڵام کەس نەبوو سەر لێوە
بۆیە ناونووسکردنی ئەیمەن حسێن لەسەر کورسیە دەگەکەش من پێما بووە مە هەڵەیەکی دیکە بوو کە ناونووس نەکرا و جگە لەوە ئەشکرا لە هەموو دۆخێکا بەشداری پێ بکرایە ئەگەر یاریزان یعنی تۆ لەحظاتێکی حەسمت هەیە وەکو یاریەکە با بڵێن دۆخی یارەکە بۆ جۆرە ڕۆی کە تێپەڕی بەڵام بامە بینەوە سەر خاڵێکی تر لەوەی کە بەجددی من پێدانەڵێم یعنی ڕەنگە هەر ڕاهێنەرێکی تر بووە لە شوێنی گرام ئارنۆڵ زۆر باشتر مامەڵی لەگەڵم دۆخەیە بکردە وەرە بایمە بینینەوە پێش چای خۆمان یەکێک لە هەڵە گەورەترین لە هەڵە هونەریەکانی ڕایەنە ڕەزانن چییە؟ ئەوەیە کە لە نێوانی جێمەکانە گۆڕانکاری ئەنجامدا نێوانی جێمەکان بۆ یاریزانێکە بێت کە زۆر خراپ بوو بێ بۆ یاریزانێکی ژەبێت کە تووشی پێکان بوو بێ نابێ ڕایەنەر تۆ بە 45 دقیقە گۆڕانکاری بکەی ئیلا مەگەرە یاریزانە زۆر خراپێ یاری پێش و دوای 45 دقیقە چیڤن یاعقوب گۆڕیوە واسەحە ئەم یاریش هاتووی عینن سیناریۆ دووبارە کردوێتەوە کە تۆ یاری پێشوو لێ رازی نەبووە یانێ بۆی خەیتەوە پێگاتی سەرێکی کە تۆ هەمان گۆڕانکاری یاری پێشوت کردوانی کەواتە تۆ غەڵەتت کردووە تۆ نەوتوانیەوە بە باشتیم تیپە بەڕێوە بەری خۆ شێرکۆکەری مژەمان حاڵت بوو تۆ هەڵتدا دەر خۆ من دیفاع لە شێرکۆ ناگەم لەوەی بڵێ مەڵا شێرکۆ یاری پێشوو یاریکی باشی کردۆ بۆ یاری کردا بەڵام شێرکۆ یاریزانی چێندە خراپ نییە تاوان بەو جۆرە لە پێگاتەکە دوور بخرێتەوانێ تۆ کیڤن یاعقوب و شێرکۆ یەک لێک مۆقیفا بوون لێک شێوازا بوون لێک دۆخدا بوون چۆن ئێم یاری عینەن هەڵە دووباراکەیتەوە کێشەی هونەری بۆ عێراق زۆر گەورە بوو عێراق یەکەم جار کە دۆڕا هەمووی ڕەخنە لە یاریزانەکانەکرێ کاکە وەڵڵا ئەوڵی کێشەکە لە تیمی هونەریەوە دەست پێەکە لە ڕاهێنەرەوە دەست پێەکە لەبەرەوەی ئەم مامەڵانەی کە کرا مامەڵەیەکی خراپ بوون ئەمانە یعنیم و تەشبیانە بە تەژمیانە ها چەند هەنێ جارە قسەیەکەین ئەڵێ ئێمە کفری تۆپی پێویە ئەو وایە لە لەزی خۆمان ئەم قسەیەکەی نەرچەنە باشیش نییە بەس ئەمەی کە گراهامیش کردی بڕوا بکە ڕێک عینن حاڵەت بوو تۆ چۆن یاری یەکەمە یاریزانە خراپ بووە سەیەنی تۆ لەم یاری حەسمە دیسانەوە ئەساسیەکەی تەوانێ دیسانەوە عینن یاری پێشوو لە دەقەی 45 گۆڕانکاریەکەی تەوانێ بەجددی ئەمە منطقی نییە عنی یاری پێشوو شێرکۆ و دەقەی 45 ئەمیانێکی ڤن یاعقوب دەقەی 45 ئەمانە زۆر نامەنطقی نەم گۆڕانکاریان بەدەر لە هەموو شتێک با بڵێن ئەم گلەیانەی کە ئێمە کردمان هیچی لە جێ خۆی دانیە هەمووی گلەیەکان گلەی بێ بنەمایە وەرە با ئێمە پێکەوە شیکاریەک بۆ یاری بکەین وەرە هەر خۆم و خۆتان کە ئێمە بینەری یارین کە ئێمە زانین یاریەکان چۆن بەڕێوەچن کە ئێمە تیپەکانمان بینیوە چۆن هەوڵێن وەرن با ئێمە سەیری یاریکەین تۆ یەک یاریت هەیە ئەم یاریە بەزە بێ بیتەوە بۆی بگەیتە قۆناغی داهاتوو بۆی کە بگەیتە مۆندیال بۆی خەونێکی 4 ساڵت بەدیبێنی چیت کردووە تۆ تاوەکو خولەکی هەفتە بارودۆخ زۆر باشە لای تۆ 20 خولەک لە یارەکە ماوە تا خولەکی 75 کاکە 15 خولەک لە یارەکە ماوە یاریت ڕاگرتووە گۆڵت لەسەر تۆمار نەکراوە کاتی ئەوە هاتووە کە دۆ گۆڵ تۆمار بکەی وازەحە ئێمە بینیمانە کاکە من ڕیاڵ مەدریدە و ساڵی ڕیمۆنتاداکانی کرد چی کرد من ئێستاش بیرمە کارلۆ ئەنچیلۆتی یاریەکەی ڕیاڵ مەدرید و مانچستەر سیتی گۆڕانکاریەکی کرد چی کرد چوو کاسمیرۆ مۆدریچ تۆنی کرۆس کە سێ عیملاقی و کاتی ناوەندی ڕیاڵ مەدرید بوون هەرچییانی بردە دەرەوانێت سیاریزانی تری بەشداری پێکرد کە دوانیان لە ڕووی لایەن ێرژ بەریەوە خزمەتی بە پێگاتەکە کرد بینیم میلیتا و کارفاخاڵ وەمانە هەموو یاریزانەکە نەچوونە ناو بۆکسەوە بینیمە ئەو کاتێک کە بەرشەلۆنە لە کۆمەڵە یاری لی گیرە بوو یا کۆمەڵە یاری بەرشۆنە گۆڵی بۆ ناکرا گواردیۆلا گۆڕانکارەکانی کرد لە ساڵی 2009 پیچی ڕێگە چۆ ناو بۆکسی تیپی ڕکابەرەوە یاریە کرد کە بینی تانیارەکە ئینتەریش کە گۆڵەکە تۆمارەکەن پیچی گۆڵەکە تۆمارەکە یاری ئینتەر ئەوەی کە یەک و هیچ بردیانە و بەرشەلۆنە ماڵاوای کرد کە قەیویست قەرەبوو یاری چوون کاتەوە کە سێویەک دۆڕابوون پیچی هاتەوە مەرکەزەوە یاریە کرد یعنی ئێمە ئەزانین لە لەحظاتە حەسمەکانە کۆمەڵێشتی مجازەفەکرێ دەبابینە سەر عێراقنجە تۆ هاتووی تەوقیتی گۆڕانکارەکانی هێندە غەڵەت بووە دەرفەتت نێشتۆ بۆی کە تۆ دوو گۆڕانکارەکەت عەلەقەل بۆ دوای دەقەی هەفتە دوو گۆڕانکاریت پێ بمێنێ بیکەی تۆ سوورەزانی گۆڕانکاری ناچاری دەیە چوە زانی یاریزانە دەگەر هەیە تووشی پێکامیانی عەلەقەل گۆڕانکاریی ئەوەی کە
تۆ قوربانی بی بەم یاریە ئەخیر بەدلی دەبێ بە چی یعنی بەدلێکی جباریە قوقیە خەیتە ناو لەگەڵ ئاکاماشمە کە ئاکاماشم شوێنی یاریزانێکی گرتەوە کە تووشی پێکانات کەویژمە ناوی یونس بوو ئەوی ژاتە شوێنی یوسف ئەمین ئەمە خزمەت نییە بە مەڵژار دێ بەدلی مرکز بە مرکز لە سوودی عێراق نییە خولەکی 75 چی ڕۆیە لەم یاریە ئەگەر ئەنجام بەم جۆرە بڕوە من چیم لێ من ماڵاوایم کردو یعنی تۆ هیچ مەترسیەکی لەسەر نییە لەوەی کە نەگەیتە پاشکۆکە تەواو تۆ پلەی دووەمیەکەت مسۆگەر کردو لێن دەنووسی یا بردوێتەوە مسۆگەری کە دووەمیەم گروپی ئەگەر یەکەم نەبی تۆ دووەمیەم گروپی کەواتە من ترسم لە هیچ شتێ نییە ئۆتۆماتیکی کاری چۆ خولێکی 75 ئەجێیشی من چێشی من دۆزینەوەی ڕێگەی سەرکەوتنە دۆزینەوەی ڕێگەی سەرکەوتن بە چێ بێ بە زیادکردنی هێرشبەرە بێ بە مجازەفەکردن نەبێ تۆ چ مجازەفەیەکت کرد یعنی بەدلی عەماری شت کرد حسێن عەماری شت کرد هێشتا پترسی خستە ناوانێ بۆی کە یاریزانی مرکز بە مرکزت گۆڕی یوسف ئەمین و قوقی یاریزانی مرکز بە مرکزت گۆڕی بەس یەک گۆڕانکاریتیا بۆ عەلی جاسم کە بەشداری کرد لە شوێنی کیڤن یاقوب بەویش چیلی ئەو تەشکیلەکە بوو بە 4-4-2 ئەو گۆڕانکاریان نەکرا لە ڕووی لایەنی هونەریەوە بەڵام ما باقیتر خولەکی 75 بە دووە کاتی مجازەفەکردنە تۆ دەبێت گۆڕانکاری هێرشبەرگەی چونکە گەرە ئەنجامەوە و خۆی بمێنێتەوە تۆر پلەی دووەمی ئەگەر سعودیە 2 گۆڵت لێ بکات تۆر دووەمی 3 لێ بکات تۆر دووەمی کەواتە تاو ئیشم بە دیفاع نەما ئیشم بە دیفاع نەما تەواو یعنی من هیچ و هیچ بووم و سعودیە سێویش لێم بەرێتەوەی تەواو هیچ ئیشم بە دیفاع کاکە خولێکی 75 دا خولێکی هێشتا یعنی دویچ بدۆڕێم و هیچ بم یەک شتە یەم چیەکەم یەم مجازەفە بۆ یەکوی چەکاگەم بەڵام گرامانۆڵ هیچی لەمانەی نەکرد هەمومان دەزانین لە تۆپی پێ ئەم مجازەفانە تۆ ئەنجامت بوێنێ کاکە ئێستا ژیارەکەی باری منی ختا بین ئێستا من لەگەڵ مامۆستاتەنیا لە ینی دانیشتبووم پێشەوەی بینەم یاریە باسی بێم ناوم بەرنامە باسی و یاریەمانە کرد یارەکەی ڕیال مەدرید و بایر مونیخ کاتێکە ئەلفۆنسۆ دەیڤس گۆڵەکەکە ڕیال مەدرید تاو ماڵاوەیەکە لە چامپیۆنز لیگ ئەوەی دوویەکەکە دوو تۆپۆڤەرەکان کەس نییە سەر لێبە یەکسەر دڤیدی یەت بۆ ئەنچیلۆتی باوکیڵێ ئەڵێ بێ پێویستەکە خۆسیلۆ بخەینەوە ئەم تۆپە بەرزانەمووی بە هەدەرەڕۆ ڕاستەوخۆ گۆڕانکارەکان ڕیال مەدرید یارەکەی نێتەوە دوو گۆڵیش تۆمارەکە هەردوو گۆڵەکەش خۆسیلۆیکە ئێمە سروشتی تۆپی پێ بەم جۆرەیە ئەمە یعنی یاسایە یاسا لە تۆپ پێ کە تۆ تاو شتێک نەماوە لە دەستی بێ گریمان گۆڕانکاریشت نەما خولێکی 95 ڕێبین سولاقە داب کاکە هەر ڕێبین سولاقە من بە تۆپی بەرز یاری ناکەم ئێبا ڕێبین سولاقە بچێتە ناو بۆکسیتی پێرکا بەرەوەکان بەتەنیا لە دووە بمێنێتەوە لەگەڵ پتریس و لەگەڵ دۆستیە عێراقەوە شی نەکرد لێک تۆپاس سولاقە دابەزیش مباشیرەکەی دروستی کە قوقیە خەریب و گۆڵی پێتۆمارکە یعنی عێراق ئەم شەو لە ڕووی لایەنی هونەریەوە شتێکی نەکرد کە پێما بڵێ ئێمە هەر نازانین ڕەخنە لە یاریزانەکان بگرین بڵێن یاریزانەکان خراپ کاکە لە ڕووی لایەنی هونەری و ڕێخستنیشەوە عێراق سێ ئەو نەوێران بوو بۆیە یاریزانەکانیش لەگەڵ یان نەوێران بوون خۆ من نەزانم کواڵیتی یاریزانەکانی سعودیە زۆر زۆری فەرقەیە بەسەر عێراقە ئەزانم ئەگەر عێراق لە وەڵەوە هێرشبەری بکردیا سعودیە بۆ یەک سێ گۆڵی لەسەر تۆمار بکە چونکە عێراق ئەگەر بەو حەزەر و یاری نەکردایە سعودیە گورزی زۆری لێوەشان بەڵام کاتێک تۆ پاڵەوانانە 75 خولە گیارەکەت بەڕێبرد لەو 15 خولەکەی ئەتوانی شتی زۆر جوان بکەی ئەگەر تیمێکی هونەری باشت هەبێ ئەگەر ڕانەرێکی باشت دەبێ مامەڵە لەگەڵ دۆخەکانە بکە ئەگەر هەموو ئەو سیناریوانەی کە ئێمە بەس بەبینی نەمازین بە عینە مۆرمان نەگرتووە خۆمان تەطبیقمان نەکردو بەڵام بەبینین و نمونانە زانین کاکە وەڵا من هەرچی جارێ لە مێژووی یاریکردنی ئەو پیچە کە بەرشەلۆنە دواکەوتو ئەو پیچەم هەمیشە لە ناو جەزای پێڕکا بەرابینیەوە ئەو جیرارد پیچە لە ناو جەزای پێڕکا بەرابینەوە وەڵی ئەو درۆگ باو تێریە لە چێ داواکەوتنی چەلسیا چوونە ناو جەزای تیپی بەرامبەر کە لەگەڵ چەلسیش پێویستی بە دیفاعە بۆ دۆرگوایەمە بینی لە دڵی بەرگری یاریەکەی ئەبوو بە سیبی یعنی ڕۆڵی سیبیەکی گێڕا لە چەلسیا چونکە سروشتی تۆپی بێ بەم جۆرێ کاتێ تۆ دەیە قوربانی بیتوێتەوە ئەنجامێ بینیتەوە بەم جۆرە ڕەفتارەکەی ینی گۆڕانکاریەکان بەم جۆرەیەکی بەڵام عێراق ئەگەر باجی خراپی یاریزانەکانیشی ببێ عێراق باچی گەورەترین باجی لەلایەن تیمی هونەریەوەیەوە گەورەترین باجی لەلایەن گرامارنۆڵدایەوە سەبارەت بەو هاوڕێیانەی کە دەپرسن لەوەی کە
عێراق ڕێگەکەی سەختەوە عێراق چۆن دەگات و چۆن ناگا و ئەم کێشەیە سیرکەم لە پەیجەکەش تەوانێت شەوی ڕابردوو بۆمان داناون لەوەی کە عێراق چۆن نەگا و چۆن ناگا. عێراق مانگی 11 دوو یاری یەکلاکەرەوەی هەیە بەرامبەر بە ئیمارات ئەنجامیە باشە ئەم دوو یاری یەکلاکەرەوەیە بۆ عێراق زۆر گرنگە بۆی کەچی بۆی ببێ بە نیونوێنەرەکەی ئاسیا لە قۆناغی کۆتایی پاڵاوتن چونکە ئاسیا بەم جۆرەی لێ 8.5 پێوتری 8.5 کورسی ماقەدەکەی بۆ ئەم نیوە بۆ چیە لە بەرەوەی بێت تۆ لە قۆناغی پاشکۆوە سەرکەی بۆیە عێراق بەس نیوەی هەیە لە پاشکۆیە یعنی بۆ نمونە ئاسیا بەس نیوەی هەیە لە پاشکۆیە ئەم ڕوبەڕووبوونەوەی ئیمارات بۆ عێراق زۆر گرنگە بۆی کە سەرکەوتنی تیادا سەبرکە هەم بۆ ڕیزمەندەکەی بۆ دواتر چ ئیمارات بیباتەوە لە عێراق چ عێراق بە تایبەتی عێراق باتەوە لە ئیمارات بۆ ڕیزمەندەکە زۆر باشتر بێت چونکە تا حدێک عێراق لە پێش پۆلیڤیاش و لە پێش کالیدۆنیاشەوەی لە ڕیزبەندی ئەو هەڵبژاردانەی کە ئێستا لە پاشکۆیە کەواتە ئەوەی ماوەتەوە لە بەردەم عێراق ئەوەی ڕۆی لەسەر عێراق دوو یاری ئیماراتی لە بەردەماوە زۆر گرنگە کە ئەم دوویارێ بە بڕوای من قورسترین هەنگاوی ئەم دوویاری ئیمارات ئەگەر عێراق لەم دوویاری ئیمارات نەجاتی بێ قۆناغی کۆتایی پاڵاوتنەکە هێندە ئاسانیە بە تایبەت ئەگەر عێراق بتوانێت بە دوو سەرکەوتن لەم یاری ئیماراتە دەربچێ ئەو کاتە بۆ ڕیزوەندی فیفا بۆ مانگی سێ عێراق چەمپلێکی دیکەش دێتە پێشەوە ئێستا لە پێش دوو هەڵبژاردەکەی لە پێش پۆلیڤیاش و لە پێش کالیدۆنیاشەوەی عێراق ئەوەی تر دێتە پێشەوە لە ڕیزبەندەکە دوو هەڵبژاردەکەی کیشۆری ئەمریکای باشوور بە ئەگەرێکی زۆر ئێمە دەزانین کە مەکسیک و ئەمریکای تیا نابن کۆستەریکاش لەوە چێ بچێتەوە ڕکابەریە ئەوانی تر کەمێن نەوانێت چەند هەڵبژاردەیەکان لێ ساڵ جامایکەش لە ڕکابەریە بەڵام کوی گشتی هەڵبژاردەکان هەڵبژاردەیەک نین زۆر لە عێراق باڵاتر من هەڵبژاردەیەک نین زۆر لە عێراق باشتر من ئەگەر عێراق لەوان باشتر نەبێت لەوان خراپتر نییە گەر بێت و بەربەسی ئیمارات تێپەڕێنێ کەواتە دوو هەڵبژاردەکەی ئەمریکای باکووریش بەم جۆری لێ گەورەترین کێشە مێنێتەوە سەر کوێ گەورەترین کێشە مێنێتەوە سەر ئەو هەڵبژاردەی کە دەبێتە نوێنەری ئەفریقایەتە ئەم پاشکۆیەوە بەشداریەکە خۆی گەورەترین کێشە ئەلەوە دابێ بەڵام ئێستش بۆ باسەکەم کەوە کێشەیەک نابێ بۆ عێراق لەوەی کە ئەگەر بێت و دەرفەتەکەی ئیمارات بە ئەم قۆناغە چی لێ عێراقە بێ یاری ئیماراتکە ئەو کاتە بێتە نوێنەری کیشوەری یاسی ئەمە بێ بەسێ هەڵبژاردە لە 6 هەڵبژاردەکە دوو هەڵبژاردە لە کۆنکاکافەوەیەن ئەمە بوو بە 5 هەڵبژاردە هەڵبژاردەیەکیش لە ئەفریقاوەیە ئەمە بوو بە 6 هەڵبژاردە ئەم 6 هەڵبژاردەیە هەر شەشیان وەرەگیرە سەیرەکرێ کام دوو هەڵبژاردە لە ڕیزبەندی فیفایە بەرزترین پلەیان هەیە تێگەن لێم کام دوو هەڵبژاردە بەرزترین پلەیان هەیە لە نمونە عێراق لە بەرزترینەکانە بێ نوێنەرەکەی ئەفریقا لە بەرزترینەکە بێت کەواتە عێراق لەم حاڵەتەشە بۆ نمونەوە هەڵبژاردەی کە لە ئاسیاوی لەم حاڵەتەشە لە تیپەکەی ئەفریقای باشوور دوورکەوتەوە واتە مەترسی تیپەکەی ئەفریقای باشوورش نامێت بۆ لەبەرێ ئەمە بێ بە سەرۆکی بەرێک ئەمە بێ بە سەرۆکی بەرێک ئەبێ بە دوو بەشانێ سێ هەڵبژاردەی چوار هەڵبژاردەکەی تر کە ئەمێن نەوانێ بەریەک دەکەون کە بڕیاری ژوایە یاریەکان لە مەکسیک بەڕێوە بچێ لە مانگی سێ قۆناغی کۆکراوە کە باگەرێکی زۆر ئەچێتە مەکسیکەوانێ نەخێر کاک شکار تەواو ساحە بە ساحە بە زیاری ئیمارات و عێراقە دوای ساحە بە ساحە نامێن یاریەکان ئەچێتە مانگی سێ مانگی سێ دەرفەتیەوە نییە چیەکەن دوو هەڵبژاردەکەی کە لە ڕیزبەندی فیفایە لەسەرەوەن ئەوانە بن بە ڕەئس مەجموعە لەسەرەوە بن یعنی پیانەوتێکی پیانەوتێ ڕاستەوخۆ گەشتونەتە یاری کۆتایی یاری کۆتایی پاشکۆی گەشتن بە مۆندیال ئەو دووبلیتی دیکەی مۆندیال ببڕن واتە تاو کاتە 46 بلیدێک لا بێتەوانێ ینی بەکۆی پاشکوی ئەوروپاش پاشکوی ئەوروپاش تقریبا نەکەوێتەوە مانگی سێ ینی کۆی گشتی ئەم دوو هەڵبژاردەیە مێنێ کە بیکەن بە 48 واتە دوو تیپ بە پێی ڕیزمەندی فیفا کە لە باشترین هەڵبژاردەکانن کە لە ڕیزمەندی پێشۆن ئەمیانە بن بە سەرۆک مەجموعەکە ئەمیانە بن بە سەرۆک مەجموعە چوارەکەی تر چیان لێ چوارەکەی تر پێکەوەی یاریەکی ئەم دوانە چوون یاری کۆتای ئەم دوانەیان یاری چەکەن یاری چوارگۆشەی زێڕینەکەن یعنی یاری نیوەی کۆتاییەکەن بۆی چی بکەن یەکێکیانەی باتەوانێ دوێکێکیان ماڵاوەیەکە دۆڕاوەکە ڕاستەوخۆ ماڵاوەیەکە بەی جۆرە لە پاڵاوتنەکانە نامێنێ دەرفەتی تری نامێنێ ئەوەشی ئەیباتەوە چێتە یاری کۆتایی ئەم کەیباتەوە چێتە یاری کۆتایی بووی لەگەڵ ڕەس مەجموعەی خۆی یاریکە ئەوی ئەچێتە یاری کۆتایی بووی لە ڕەس مەجموعەی خۆیان یاریکە ئەو کاتە گریمانە ئەمە بووی وەڵامیوانەی کاڵێن عێراق سەرکەوتنەکەی زۆر قورس بۆی تە تاو ناگە نەخێوانی عێراق
یاری ئیمارات بەرێتوانێ بە ئەگەرێکی زۆر لە ڕیزبەندیەکانی فیفایە لە پێش هەموو ئەو هەڵبژاردانی ترەوە بێجگە لە ئەفریقاکە کە ئەچنە ئەو شەش گۆشەکەەوە کەواتە عێراق چی لێ عێراق یاری ئیمارات بەرێتوانێت چێتە ئەو لە ئەوەستێت ئەبێ بە ڕەئس مەجموعەیە کە بوو بە ڕەئس مەجموعەیە چاوەڕێی براوەکەی ترەکە واتە تو یاری ئیمارات بەرەوە یەک یاریتر لەبەر دەمامێنێ کە برتەوە چیتە مۆندیال ئەنجام یاریش تەعادولی و پەنارتیات و مشتێکیشی تێیە یانەگیتەوە قۆناغا لەبەرەوە ڕێگەکە ئەو نە قورس نییە کە باسیەکەن عێراقا بێ وابکە و لەگەڵ شەشی و قیانوسی ترایاریەکە و لەگەڵ ئەوە ناکاکە وانە شتەکە هیچگارە و نە قورس نییە عێراق لە ڕیزبەندی فیفاشە ڕیزبەندیکی خراپ نییە یەکێک لە ڕیزبەندیە باشەکانی هەیە ئەمەی ئیماراتیش بە سەلامەت لی دەستێت جا ئەوە دوو یارێکەش بێتەوە هەر ڕیزبەندەکەی زۆر باشترە بێ ئەخۆ لە ئەفریقاکە دوورکەوتی تاوانێ معنی بەس ئەفریقاکەیە کە بڵین میلیۆنەرەکەی ئەفریقای ئەمەجارێ ناشزانین چێ یعنی بڵین لە ئاسی عێراق و بتوانێت ڕکابەری عێراقە ئینگە ناڵبژاردەکان دیکەمەی عێراق باشترە بۆیە ئەمە ڕوونکردنەوەش بوو لەسەرەوەی کە دوای چانسی گەشتن چۆنە بێ ڕێگەکە بەم جۆرەیەکو پێم وتن جارێکتر پێتانەڵێمەوە تەنها دویارەکەی ئیمارات بەرێڕەوە تۆبی بە دۆخێکی زۆر باش لەوێ ڕەئس مەجموعەیە بگری ئەو دوو تیپەی تر یاریەکەن بە ماندوێتی یەنە بەردەم تۆ یاریەکەن یەک یاریتر بەرەوە تۆ ئەگەیتە مۆندیالی ساڵی 2026 زۆر بە خێرایی ئەمە لای کۆمنتەکان تا ئێمە دەستی تۆش خۆش کاگونەرەڵێ ئەم جی لە یاریزانە خراپترین جیلی مێژووی تۆپی عێراقن طبعا نەشە دەکرەمی ژەم قسەی کرد والله عراق تیپێکی بە یاریزان نییە من بڕوام وایە ئێسەش عراق کێشەی لایانی هوەری هەیە ئەگەر کواڵیتی یاریزانەکانیش 150 بێ با من بڵێم 160 دیتۆکەم کە ئەم یاریزانانە خراپن بەڵام بەخوای گەورە بەڕێوەبردنی تیمی هوەری عێراقی ژۆکوی چۆن شیم کردوانێ بڕۆ لێکی بەرانێ گەر ئەمانە بکرایە عێراق ئێستا دوێنە شەو دۆخێکی تریە بوو کاکازیان ئەڵێ کاکە دەمگوو بە تعادل دەگا دیفاعی بکردە بەخوای گەورە عێراق دیفاعی کردا لە 2 گۆڵ کەمتری لێ ناکرا کازیان گەل لەوە چێت تۆ یعنی دۆخێکی با تازە نەڵێن بەڵام ئەزمموی منت نەبێت لە تۆپیا دۆخە تەعادولیەکان زۆر خراپن کواڵیتی هێرشبەرانی سعودیە زۆر باش بوون عێراق تیپێکیش نییە بە مرتەدە بەستێ یعنی لە مرتەدا بێزم وەڵڵا یەک گۆڵ لە عێراق بکرایە تا 34 ڕۆی عێراق ناتوانێت دیفاعی بکە دیفاعی بکردا لەو گۆڵی فەڵەستینیە کرد دیفاعی بکردا لەگەڵ کۆی تا دیفاعیە کرد عێراق تیپیەون نییە دیفاعی بکردا لە ڕوبەڕووبوونەکان ئێرانە دیفاعیە کرد عێراق دیفاعی نازانێ ئەمەشی کە کرا ستایل یاریکردنەکە بوو بۆ 45 دقه ئەی تۆ زانی دوای 45 دقەکە عێراق کاڵی گۆڵیا چیلیا و لە مای 5 خولەکە 3 فڕسەی لەسەر دروست بوو لەبەر شتەکە زۆر بۆ قورسە هەموو شتێ خێری تایە یارەکە بووە لە ئەزانی چی مەبن بە کۆمەڵی هاندەری تۆپی پێ هەر یاریە دۆڕان یا هەری نەتیجەیە بەدڵی تۆ نەبوو ئەمە حەکەم بوو ئەمە پەنارتی بوو ئەمە وابوو هەر شتێ بێ ڕۆی تا سروشتیە میارێ پێشتر پێش مانگە پێش ساگەدار کراویتی تۆم پاڵەوانتێ لە سعودیە غەدرە لەوەی لە عێراق نەکراوە چۆتە سعودیە بەڵێ ئێمە زانین ئەمە حەکەم وای کرد و ئەمە وا ڕۆیشت و ئەمە وا ڕۆشتوم کاکە گیان ئەمە من لە ڕووی لایانی هوەرەکە و بۆم ڕوون کردیتانێ ئەم دیوانە و جێبەجێت کردا وڵی سەڵ لە سعودیە بووە و سەحەکەمیش خراپ بووە تۆ ئەو بردەوە لەبەرەوە ببن بە کۆمەڵی هاندەر هەر دۆڕانت بڵێ حەکەم هەر نەگەیشتی بامانجە بڵێ حەکەم هەر یەکسان بووی بڵێ حەکەم شتی وانییە کاک تۆ حەقی خۆ بە لە ساحەیە وڵی حەکەمیش ناتوانێت ڕێگریتکە ئەسە زۆرێکتان ناڵێن بە ئەرجەنتین مۆندیالی 2022 واوە ئەگەر موانیە و گۆڵی بکردە چیتەوت هەرواتەوت تەرە قسێتە کرد تۆ حەقی ساحەکەت بە حەکەمان چی بکە تا سنوورێک دەتوانێت ڕێگریت لێ بکە بەڵام تۆ کە حەقی ساحە نای لەگەڵە دوای ئەمانەیەکەی بە بیان و بۆی کە باسی شکستەکە و یا باسی کەوتنەکەت نەکەی کاگە بەکرد بەخوا یە خولەکەم لە یاری پرتوگال نەبینەوە تا قسە بۆ بکەم کاگڕاستیڵ ئەم شۆ بەس عێراق بەس بەرگری کار باش بوو هێرشبەر و ناوەند خراپ بوو حەسەی گیان سوپاس بۆ تۆش قوربانە بم شکاری گیان هیوادارم تەواو تێگەیشت بن لەوەی کە قۆناغی کۆتایی چۆنە نانە نەشە دەکرەمیش لە کەناڵی کەس دانیش لە ستۆدیەکە وای وت کاک فەرمان و تێم جیلەی عێراق خراپترین جیلی تۆپی پێن
شکر هەفتەی فیفا تەواو کێشەی عراق نییە دەباش هەروەڵا نەجاتمان بوویتە چینەوە بۆ شەڕیانەکە